ژمارەی هاتوچۆ ڕێنمایی هاتوچۆ بەڕاستی پێویستە لە سەرەتا لە قوتابخانەوە دەست پێ بکەین بۆ ئەوەی ڕێنمایی بدەین بەو جیلە کە تازە پێڕادەگەن و هەمان شێواز دایک و باوکیش پێویستە ڕێنمایی و شتەکان بدات بە منداڵەکەی و هاوڕێکانیش پێویستە ڕێنماییەکان لە نێوان یەکتریدا ئاڵوگۆڕ بکەن. بەڕاستی لە قوتابخانەکە زۆر پێیان درم بەس لەخوایە باش دەمارێ پێیان برن ئاگاتان لە پەرنەوە بی و زیاتر مەجلیسەکانەکە چەند بە خۆمانەوە بکەن ئەوهاش تووشمان دەبتەوە جەگە بە خۆمان ڕێ لە مندارەکانی خۆمان بکەین ئینشاڵڵا هەر ئەو تشتانەمان لێ دوور دەبی لە زۆر جێ هەیە جێ پەرنەوە هەیە دەبێ بە مندارەکانی خۆمان برین ئێرکوانە پەرنەوە بە وڵات دامەڕۆ زۆر جێ هەیە جسرەکەی با کچێک تاخیتر بەسەکەی باشترە نەک بە متعادسە چۆها لە ڕوو بداتن. دەبی هەموو هەوڵەتیەک لەسەر یاسا و قانونی بچیت خاصەتەن ئەرکێمەیە حتا شۆرێمە جوانتر ببیتن و پێویستە سایق مۆتۆر یەکجار سایق مۆتۆر ئەت وەختە تو تۆژووی وێ سرعەتی تو تۆژوێ حسابە خوب بکە ئەگەر تو بەر بوویەوە تە نەخوزەت بەردەیە نەجرکێت مۆتۆرێشتەت بەردەیە هیوادارم گۆڵ خوا بیتن سیاقەتش هەندێکی وەش بن. هەمومان ڕۆشنبیریمان دەگەڕێنەوە سەر ئەوەی کە ئەڵێن ئەوە بۆ واکە ئەوە بۆ واکە هەمومان بێکەوە یەک ئازنی گەورە پێش ناڕۆن ئەو پردانشکە پێویستە لە زۆر شوێندا بندێ ڕاستە خەڵکە لەسەر سێکە ناپەڕێتەوە بەڵام ئەوش دەگەڕێتەوە سەر هۆشیاری چکە لە بچوشی و بە شێوەی پەروەردە نەکراون.